مسعوش يعني نكاك الرياضة نيزة كسيك بكجرة جلادة تيروريستا همو أوستانية كبي بوتري يتناك لي يعني يسو شيء كرزداري لبي الليلة رخنية كم بوتا نابي كاك يادقار هي وقت رخنا يوادارم بضيتي فراوانة واليوم بقدي أم همو ما عنده نيزة نابت كردوتا أم همو باتوش مارو دزيك حياة كين أي كان تنهاية كيتيو بارتية قسيكي كردي هي رلين فلان كس مرد شيطان وازي لينا ما مزال مردو صوت دوا منزلي خوي من وازي لينا مجنا باسي بابلو قبادو تيو تبوايا أم هنا نخوارو والله باسك اللي ردي مو سر مسعود برزاني كناود بجناب يا أبا بريز يا أبا كاكي هنا كسك خاوني بشكلنا قازي محموبي شو أشركي كسك خاوني عاش بطالبي كسك بكوجي سليماني معينيو ملعا وعرو خليل شوباش بيو رادس كنويت هالمكان عن كوماري إيران كسك خاوني أوهمو بكوجبي كإصابة درون أكدير جيش تركيا هنا كسك كرو النوكاني خاوني أوهمو فزاعة بن بهدمي كلساني عن هناوة خاوني بكوجي سدش عثمان وسوراني مع محمو وفلان وفلان وأنا يا مصالان اللي را كيانا كوينيادي عن كينوا أكليبهم كسبوت لي كاك يان بريس هیوادارم لێرە لە ناوام خەڵکە ئێمە ئەوانەی ئێمە لێرە چالاکین یعنی ئەم شتێک لا بگرێتەوە ئێمە شتێکمانەیە لە پێش دامەزرانی ڕێکخراوی داکۆک و تا ئێساش بە داکۆکەوە دوو دەستمانەیە دەستێکمان بە هێلکەیە دەستێکمان بە گوڵە چەند ڕۆژی پێشوو من ئەم قسەیەم کرد لەوە گوڵ ڤرانتن کۆڕێکە بۆ کاک حەمڕەومان ساز کرد و گوڵمان پێشکەش کرد خەڵکێک لێرە لە نێوان ڕەش و سپیدا شتێکی تر نییە یا گوڵبارانەکری یا کە بارانەکری ئەمە شتێکی تر هەڵناگری بۆیە هیوادارم ئێوە وەکو ڕۆشنبیر ئەم زاراوە تەرکدەن کە من زۆربەی جار کە لێدوان و چاوپێکەوتنی تیڤێغان ڕەت ئەەکەمەوە تەنها ئەوەی دەڵێم دەبێ یعنی سانسۆرم لەسەر نەبێ من گوێم فرۆش نیم گوێنیش نادەم بۆ پەڕی ڕێز و ئەتەکێت شەوە قسەکەم خۆزگەم مەسرور لەبەر ئەوە یەکەمان تێکردای پیاوانە باتە وەک ئێوە دامنیشتایە پرسیارەکانی دڵی خۆمانمان لێ بکردایە پرسیارەکانی دڵمان کردای کاکە خۆ نایکوژین خۆ ئێرە بە بریتانیا وڵاتێکی ئازاد هەمووان زانین لێرە چیە بەهامەوە ڕوبەڕوو پرسیارەکەی هر وەکەوەی کاک حەمەڕەوە ئەوەی کە هۆکارە من گوڵبارانیکەم ئەو دوو چاوپێکەوتنی نێسیبان بەرزانی مەسعود بەرزانی و قسەی دڵی هەمووانی کرد يعني أما هیوادارم ئەمە وەڵام بدرێتەوە ڕەخنەکەم لێ وەربگرن و هیچ کەسێک یعنی مەسعود یانی نەکاکە نەڕێزە نەیزە کەسێکە بکوژرە جەلادە تیرۆریستە هەموو ئەو شتانەیە کە پێی بوترێ ئیتر ناکرێ یعنی هیچ وشەیەکی ڕێزداری لێ بگیرێت هیوادارم پەیامەکەم دەست پێ بخواتە پەیامم بۆ نادۆ بەس کەس باسی ناکات ئەم دەرهێنانی نەوت لە کوردستانە و دەستپێکردنی بۆری تەنها بۆ شۆردنەوەی پارە بووە ئەو پارە زۆرەی کە دەستیانەکە و سەرەتا پارەی گرێبەست و شیرینەکانەوە لە باقی ئەوروپیا بوو لێرە لە بریتانیا بوو کە لەسەر ناوی ئاشتیلەورانی لەسەر ناوی نێسیبان بارزانی بوو ئەوە هەر دیار نەما و کەسیش باسی نەکرد دوای ئەو پارەی کە دەستیانەکە بە دەفتەر دۆلار و بە دینار شۆردنەوەی زۆر ئاسان نەبوو یعنی ناردنی بۆ وڵاتێکی تر بۆ شۆردنەوە و سپیکردنەوەی ئاسان نەبوو کە دەستیان کرد بە ناردنی بۆری پارەکە لە هەڵبانک لە تورکیا بوو سپیکردنەوە و دزینی پارەی کوردستان و پارەی نەوتی کوردستان لەوێ دەستی پێکرد من خۆم لە کوردستان بوو من داوای لێ دەکەم بەمانەی کەیسە لە کوردستان خۆ بکەن بە کەسی ناڵێم کاک بەڕێز دکتۆر پاش گروپ پێشگیریان بۆ دانە کە شایانیان نییە لە شاخەوە ئەیان ناسم لە پێشمەرگایەتیوانە خەریکی تاڵانی خەریکی گومرگ خەریکی کاوی تاری کوردستان بوو تعدایان خەڵکی گوندەکانە سەرانەیان وەرەگرن هەموو شتێک يعني هم تاريخنا هم مشاهيرهم لو قد شاهين الرئيس تاع برنامج